زۆر باشە ژوان دەست خۆش بەیانی بینەرانی کوردستان 24ش باش وەکو ئێوەش باستان کرد بەڵێ ئەمڕۆ کۆنفرەنسی ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێ دەکات میوانی زۆر گرنگی لێیە خەڵکانی سیاسی سیاستمەدار لەسەر تاسەری جیهان لە عێراق لە ناوچەکە هەروەها کەسانی لێکۆڵەر و نووسەری گەورە بەشدار دەبن بۆ ئێستا ئێمە بۆ ئەوەی لەسەر گرنگی ئەم کۆنفرانسە لەم کاتوستاتەدا لە شاری دهۆک و بە تایبەتی و هەروەها بە گشتی لە کوردستان چییە لەگەڵ میوانەکەمان هەندێک قسەی زیاتر لەم بارەیەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز کاک جوتیار حەمەد بەڕێوەبەری هەواڵی کوردستان 24 کاک جوتیار سڵاو لێبێ سوپاس بۆ ئەم دیدارە بە پەلەیە لەگەڵ کوردستان 24 بۆ خۆشت بەڕێوەبەری هەواڵی کوردستان 24 من دەمەوێت بزانم گرنگی ئەم کۆنفرانسە یاخود دیداری ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیاریکراویش لەم کاتەدا لە چیدایە لە دهۆک بە دیاریکراوی و لە کوردستان لە کاتێکدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەڕی گرتو هەرچی پێی بڵێن ئاسایش تێدا نییە. ڕاستە حاکم سوپاس دەکەم بەیانیت باش بێ بەیانی بینەرانیش باش بێ من میێوان نیم بەشێکم لێوە ئەمە هەمومان کارمەندی کوردستان 24 لە چەند خاڵێکە تەمان ئەوانەی منەیڵێم سەرنجی میدیایی ئێمن وەکو کوردستان 24 لە چەند خاڵێکەوە شەشەمین کۆڕبەندی مێپس گرنگە خۆیان تایتڵێکیان داناوە مێنێجت کایۆس دە نیو میدڵ ئیست واتە قەیرانی ئیدارەکراو یاخود دۆخی ئاڵۆزی ئیدارەکراو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ تایتڵێکیان داوەتێ ئەم سیاسیانەی هەم لە هەرێمی کوردستان لە عراق و لە ناوچەکە بەگشتی کە دێنە ئێرە لە ژێر چەتریم تایتڵەیە کۆبنەوە بۆ دۆک بۆچی گرنگە بەر لەوەی باسی مێپز بکەین دۆک بۆچی گرنگە حاکم دۆک شارێکە ناوچەیەکی جوگرافی جوان و دڵگیر و گەشت و گوزاری هەڵکەوتووە کە لە دەواازەکەی دیتە ژوورۆ لە هەولێرەگەر بەدەستی ڕاستا بۆ لای باکووری سەرکەویت تەوا وڵاتێکی جوان و ناوازابینیت ئەچیتە زاوێتە لەوەیە چیت بۆ کۆرە ئەچیت بۆ سەرسنگ کەمێکی ترە ڕۆیت بۆ سیلاف ئەچیت بۆ ئامێدی لەوەیەوە بۆ شێلاتزێ و دێرە لوک و تاوەکو ناوچە سنووریەکان ئەم ناوچانە کێشەی زۆریان تیا بوو بەهۆی بوونی پەکەکە و بەریەککەوتنیان لەگەڵ تورکیا کاتی خۆیان بەڵام وردە وردە دوای پرۆسەی ئاشتی و دیارە ئەو ناوچانە ئازا دەبن ئەوانەی کە بەناحەق لەوێ بوون هێزەکانە کشێنەوە کە دەڵێن ئاسایش دهۆک گرنگیەکەی ئێستا دەرەکەوێ باش کە دەڵێن ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو ئەم وڵاتانی کە کوردستانیشان تێدایە یاخود دەوروپشتی هەرێمی کوردستانی هەمویان دەگرێتەوە هەمویان نەگرێتەوە بەڵام بۆ ئێمە کوردستان زۆر زۆر گرنگە ماڵێ با ئەویان تەواو کەم حاکم دووسێ بەرهەمی لێیە دۆک زۆر بەناوبانگەوە هەروەها خەڵکی دێن و ئەیبەن و ئێستا بۆ دەرەوە شەنارداکرێت بۆ نمونە هەناری لێ هەناری زۆر خۆشی لێ ئێمان هەناری هەڵەبجە تۆ شارەزای هەڵەبجە و شار باژێر بەڵام لێرە شوێنێکەیە لە نزیکی زاخۆ پێڵێ نەرمشتێ هەنارەکەی زۆر بەناوبانگەوە هەروەها تام و چێژی زۆرە ئێمە تەحینمان هەیە لە ئامێدی ڕاکرێ هەناردەی دەرەوەش بکرێ و زۆر بەناوبانگە ئێمە سێوی بەرواری باڵمان بەڵێ ترەی زۆر باشەیە حاکم هەر ئەو باگێڕایی کە باسم کرد کۆرە و باگێڕە ئەو ناوچەیە ینی لە بیستانێکە ئەگەر مبالەغە نەکەم لە باخچەیەکی ترەیە ئەتوانی دە 12 جۆری ترێ بدۆزیتەوە باش کاک جوتیار ئەگەر واز لە لایەنی با بڵێن کشت و کاڵی و جوانیەکەی بێنین من دەمەوێت بزانم ئێستا دۆک کەوتۆتە سەر نەخشەی سیاسی و دیپلۆماسی جیهان وەکو دۆک ئەوجا هەموو کوردستان بەگشتی بەڵێ کەوتووە زانکۆیەکی لێیە دۆک کە زانکۆی دهۆکە جارێ باوە بڵێ مۆی ساڵی نەوەتەکان دکتۆر عەسمەت محەممەد خالت دایمەزراند و سەرۆک چەند جار باسی کردووە بە موعجیزە زانکۆیەکی لێ دروست بوو کە گرنگیەکی زۆری هەبوو هەم بۆ دهۆک هەم بۆ عراقیش من خۆم لەوێ 2013 بۆ 14 یاسام تەواو کرد حاکم هەر لێرە لەم زانکۆیە ئەمەیان معجزەیەک بوو دواتر زانکۆی ئەمریکی کە زانکۆیەکی ناوازەیە لەسەر ئاستی جیهانە مەسرا لە وڵاتەکان نەکرێتەوە لە دۆکدا مەزرا ساڵی 2013 کە بەردی بناغی بۆ دانرا زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک 2004 دەکرایەوە 2015 یەکەم کلاسی لێکرا هەر 2015 بوو لە مانگی ئادارا بوو کۆنفرانسی لالەشی لێکرا ئێستا بە سەریەکەوە چەندین چاڵاکی جۆر بە جۆری لێکرێ ئێستا بە سەریەکەوە مە شەشەمین فۆرمی مێپسی شەوێ حاکم گرنگە چونکە
سیاسیەکان خەڵکی سەرمایەدار ئەم خەڵکانەی کە تێکەڵ بە جیهانی دەرەوە بن سەردانی پایتەختەکانەکەن. بەڵام زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک و بە دیاریکراوی دافعەکانی ئەوانەی پشتەوانینی وایان کردووە کە ئاراستەی ئەمە بەشێکی بگۆڕێ بەرە و دهۆک بەرەو ناوچە شاخاویەکان دهۆکیش بناسرێ. ئەحمەد داودۆغڵێ دو بێ ئێرە شیمشەک دێ بۆ ئێرە سیاسیەکانی تورکیا لێرە کۆبنەوە ئێرانیەکان ئەمانەی لە عراق ئەتوانم بڵێم ئەگەر سەیری لیستەکەکەی هەمویان ئامادە بن تەواوی کابینەکەی سوودانیان بۆ لێرەیە ئەمریکیەکان ئینگلیزەکان لە وڵاتانی تریشەوە دێن بۆ دهۆک و گەشتی شەکەن بە دهۆکە. ئێمە چەند ناوچەیەمان هەیە کە زۆر سەرنجڕاکێشنەچن سەردانیەکەن. باش کەواتە کاک جوتیار کۆبوونەوەی ئەم هەموو سیاست مەدار ئەم هەموو لێکۆڵەرە گەورەی ئەم هەموو نووسەرە لێرە لە دهۆک دەکرێ بڵێن پاش گەڕانەوەی ئەمانە ئەگەر بشێ ئەم تعبیرە بەکاربێنین دەکرێ بڵێ ئەمانە دەبنە پەیامنێری کوردستان تەواوی کوردستان لە جیهانە. پەیامی کوردستان ئەبەنەوە بۆ دەرەوە پەیامی دهۆک و سەرکردایەتی کوردەچێتەوە بەغدا. باش من لە خۆمە قسانە ناکەم ئەمانە سەرنجی میدیایی ئێمە جگەلەوەی کە هەواڵ و بە ئەوەی لە میدیا کە بەرەکرێ دیوێکی هەیە دیوێکی تریشیە خوێندنەوە سەرنجی میدیای کوردستان 24 ئەمریکا سەرکردەکان سەرکردە باڵاکان لە جەنابی سەرۆک بارزانی سەرۆک وەزیرانی عراق وەرێمی کوردستان سەرۆکی هەرێم و زۆر میێوانی تریپ لە باڵا لێرەیە میێوانن جگەلەوەی لەسەر شاشەکان ناوترێ لە گفتوگۆی دیکە شەکرێ ئەمە لە کاتێکدایە مێپس لە کاتێکدایە کە ئێمە هەڵبژاردننی پەرلەمانی عراق خولی شەشەمان جێهێشت. باش ویستمە جامەکان دەرکەوت. باش ویستمەوە پرسیارە بکەم باشە هەم لە عێراق گوتیان چارە نووسازە هەم لە هەرێمی کوردستان گوتیان ئەم هەڵبژاردنە چارە نووساز لە چ ڕوویەکەوە چارە نووسازە پێ دوایە ئەو عەقڵیەتەی لە عێراق مدێمە سەر عێراق پێ دوایە ئەو عەقڵیەتەی تا ئێستا ئیدارەی عێراقی داوە دوورکەوتۆتەوە لە دەستوری بەجێهێشتەوە نایەوێ هیچ گۆڕانکاریی بەسەردا دێت. حاکم بە من بە زانیاری قسە بکەم بە شرۆڤەنە باشە ئەبێ زانیاری بڵێم چونکە میدیاکارم ساڵی 2004 یاساکانی هەڵبژاردن دەستیان پێکرد. باشە ئەو کاتە کە عراق یەک باز نەبوو کوت لە کوردستانیەکان چەند کورسیان هێنا زیاد لە 80 کورسیان هێنا. باشە دواتر کە لایەنە عراقیەکان بیریان کردو ئەم یاسایە بۆ ئەوە ناگونجێ یان سیستمەکە ناگونجێ دوایەوەی کە سەدەر هەیمەنەی هەبوو کردی بە چەند بازنە کردی بە 83 بازنە لە عراقا و ئیشیان پێکرد ئەمیش 73 کورسی هێنا بەڵام نەیتوانی ئەم هاوپەیمانیی هەبوو سێ قۆڵی دروست بوو نەیتوانی بیباتە سەر شایەوە لە پەرلەمان دواتر کە زانیان گونجاو نییە نە بە یەک بازنەی کردیان ناشتا و سێ بازنەی یەکەیان کرد هەستان کردیان بە 18 بازنە دووریان بزانە چۆن نەکرێت. من ئەمێ شتێت ڕاستکەمەوە کە زۆربەی میدیای کوردی و عراقی شتەی کەوتووە بە هەڵات تەفسیریەکە یاسای سانتلیغۆ 1.7مان هەیە و سیستمی دابشکردنی بازنەکانیشمان هەیە ئەمانە زانیارین لەکوێ هەڵەیە لەکوێ زوڵمەکرێ و لەکوێ دژی دەستورە ڕەنگە یاساکە بۆ خۆی یاسایەکی ئەوەندە خراپ نەبێ ئەگەر سیستمەکەی باش بێ گونجاو بێ ئەوە سیستمەکەیەتی کە لەگەڵ دەستور ناگونجێ لە دەستورای مەمادەی 49مان هەیە حاکم ئەڵێ هەر کەسێ کاچێتە پەرلەمانەوە نوێنەرایەتی گەلی عراقەکە هەموو عراقیەکە چی پێشێل کراوە ئەم دقە دەستوریە مادەی 49 پێشێل کراوە ئەمە عراق دابش بووە بۆ چەند سنوورێکی جوگرافی دیاریکراو بووە بە 18 بازنەواتە ئەمەی لە دۆکە ڕوا بەپێی ئەم سیستمە بێدا نوێنەرایەتی دۆکە کای بەغدا ناکە ئەمەی لە میسانە ڕوا نوێنەرایەتی خەڵکی هەولێر ناکە. من دێمەوە ئەمە نادات باش من دێمەوە سەر هەڵبژاردنەکان بەڵام دەمەوێت پرسیارێککە ئەم جارە لەم هەڵبژاردنە شتێکی نوێ هاتە پێشەوە گەنج دەنگیاندا زۆرێک لە گەنجەکان دەنگیاندا دەتوانم بڵێم ئەم جارە هەڵبژاردننی گەنج بوو یعنی گەنج توانیان زۆرشت بگۆڕن خوێندنەوەتان بۆ ئەمانچی چۆن ئێستا گەنج گەیشتە ئەو قەناعەتێک کە بەم قسێت حاکم گیان ڕالەیەک گردبوونەوەیەکم بیرکەوتەوە کە جێگری سەرۆکی پارتی بە ڕێز مەسرور بارزانی ئامادەی بوو و پەیامێکی دا بە گوێی گەنجانە و داوای متمانەشی کرد لە گەنجان ئەمە ڕەنگی داوە چەند تێبینێکەیە لەسەر هەڵبژاردن ئەگەر پێت باشە باسی کەنەوە بۆ نمونە جارێ دوێنێ شەو کاتژمێر 8 بۆ 9 کۆمسیۆن تەواوی ئەنجامەکانی هەڵبژاردننی ڕاگەیان باشە پارتی
حیزبی ژمارەیەکە لە سەراستی عراق بە 1,108,353 ڕاستە باشە ئەمەی تر هاوپەیمانیە کراوە کە نزیکە دەنگەکانی لە پارتی 9 حزبی تێدایە حاکم 9 حزب هەمویان بەیەکەوە ئەوجا نزیکی ئەم دەنگانە بوون ئەمە ئەبێ ڕوون بێت دواتر لە عراقا ئەمە باو بووە ئەمەی سەرۆک وەزیران بووە دواتر کە هاتۆتەوە کۆمەڵی کورسی باشی هێناوە بەڵام دواتر نەماون سەرکردە هەبوو هاتۆتە پێشەوە کۆمەڵی کورسی باشی هێناوە بەڵام دواتر نەماون هەمووشیان دیارن ئەگەر بە مطلقی باسی مالکی نەکەین ئەجینە لە عەمارە لە هادی عامر یا ئەوە سوودانیش ڕەنگە لەمە بکەوێ ئەمەیان تێبینیەکە بێ لەسەر شیع لەسەر سوننەیە حەلبوسی هاتۆتە پێشەوە تەقەدوم باشە بەڵام با بیرمان نەچێ من و تۆ هەردوو یاساین کەیسی تەطبیعی علاقاتی لەگەڵ ئیسرائیل لەسەرە کەمەلەفێک دروست بوو لەبارەی بازرگانی کردن دواتریش لەسەر گەندەڵی تاوەکو ئێستا ئەمە لە دەرگاکانە ڕنگ بێ ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر دژی بەکاربێنن نەکەر کوتلە و ئەندام پەرلەمانتی نەمێن بەڵکو بە تەواوی هەڵیوەشینەوە زۆر باشە کاک جوتیاربا بێنەوە سەر سانتلیگۆ هەمومان نەزانین پارتی دیموکراتی کوردستان ژمارەیەکە لەسەر ئاستی هەموو عراق 1,900,000 کەس فرێک دەنجی هێناوە ئەگەر ئەم یاسایی سانتلیگۆیان نەبووە لە جیاتی ئەو کورسیانی کە ئێستا بەدەست هێناوە نەدەگەیشتە سەر و 40 کورسی نزیکی 50 کورسی 54 ئەڵێن هەندێکیشیان 80 کەواتە یاسایەکی خراپە بەڵێ حاکم لە سەروی ئەم یاسایەشەوە پارتیان دێ سوپرایزی تۆمار کرد یەکەمیان ئەم ژمارەی تەجاوز کرد کە نەبووە لە عراق پێشتر ژمارەیەکی زۆر گەورەیە دووەمیان لە مووسڵ یەکەم بووە بۆچی گرنگە چونکە پارتی لە مووسڵاغیابی هەبوو فترەیەکی زۆر هەموو نێارەکانی لەوێ یاخۆدەوانەی ڕکابەریەکەن پێیان وا بوو پارتی غیابی هەبووە و بە ئیشکردنێکی کەمیش ئەتوانن جێی پارتی بگرنەوە بەڵام نەکوایان نەکرد پارتی دیسان بە ژمارەیەکی زۆر یەکەم بوویەوە باش لە هەولێرە یەکەمە و نۆ کورسیەناوە بەڵام لە سنتەرە زۆر زیادی کردووە لە دۆک یەکەم بۆ نۆ کورسی هێناوە و باش بووە لە دیالە و خانەقین بۆ جارێکەمە نوێنەرێکی کورد سەرەکەوێچێتە پەرلەمان نازک ئەحمەد ئەمیش پارتی کرد باش کاگەژێڕەن ئەمەشیان لەبیر نەکەم ئەمی بەغداش زۆر گرنگە کە لە ڕێک لەگەڵ دروشمەکانی پارتیە گونجێ کە پێداگیری و داکۆکی لە مافی پێکاتەکانەکەن باش حەیدەر عەلی ئەبوتارە سەرکەوت وەکو نوێنەری فەیلیەکان کاک جوتیار من بە پرسیارێکی تریشم هەیە ئەو شەوەیە ئێستا ئەمریکا نوێنەرێکی خۆی داناوە بۆ ئیدارەدانی بینی عێراق لەگەڵ ئەمریکا مارک ساڤایە کە بۆ خۆشی بە ئەسڵ عێراقیە پێت وایە ئەمریکا ینی تێڕوانینی تۆ چییە بە گشتی بۆ ئەم هەڵبژارنە پێت وایە ئەمریکا دۆخەکە وەکو خۆی قوبوڵەکە یان مەرجەکانی خۆی ئەسەپێنێ بەڵێ مامە ڕاستکەینەوە حاکم تێڕوانی کەی 24 سەرنجی میدیای ئێمە هی من بە تەنیاش نییە جا لە هەمووتانەوە سەرچاوە ئاگرێت زۆر باشە کاک جوتیارەگەر